نمایشکردی دیوانێکی شعریە بەناو 73 کە 73 شعری باوکم ئاماژێ بە ساڵەکانی تەمەنی باوکم. هەمومان لەم نیشتیمانە نیگەرانین و کچە بکەین بە نیشتیمانی خۆمان. ئەمڕۆ 13 ساڵ بەسەر کۆچی دوایی شاعیر و نووسەری کورد شێرکۆبێکەس تێدا پەڕێت. ئەمڕۆ کەس و کار و برادەران و دۆستانی هاتوونەتە پارکی ئازادی تاوەکو یادی ئەو کەڵە شاعیرە بکەنەوە. لێرە هەڵۆی شێرکۆبێکەسی لێکا گەڵەسڵاوی لێبێت لەم یادەدا چ پەیامێکە هەیە، چ پەیامێک نوێیەکەیتەوە؟ زۆر سپاس بۆ میوانداریتان. 13 ساڵەوادی باوکم بەرز و پیرۆز ڕاگرین ئەم ساڵ کە لێرە لە پارکی ئازادی لەگەڵ دۆست و هاوڕێیان و شعردۆستانی شێرکۆدا لێرە یادیەکەینەوە. یادەکە لە دوو بەش پێک دێ، بەشێکیان نمایشکردن و پەردەلادانە لەسەر پەیکەرێکی تابلۆیەکی ئاسنین کە بە دەست و پەنجەی هونەرکارێکی ئاسنگەرێکی ئەم شارە هاوڵاتێکی ئاسایی لەسەر حسابی خۆی دروستی کردووە. لێرە پەردەی لەسەر لادرێ وەستا بارامی مەلا بەکرە کە پێشتر لە بەردەمی لقی یەکێتی نووسەرانی سلێمانی دانا بۆ ئێستا ئاگوازرێت وێرە بۆ بەهێزگاری لێرادانرێ. بەشی دووەمیش نمایشکردی دیوانێکی شعریە بەناو 73 کە 73 شعری باوکم ئاماژێ بە ساڵەکانی تەمەنی باوکم. 73 بارکۆدی لەسەر 73 وێنەیە، 73 لاپەڕێ، 73 شعرە. ئەمە پێشە بڵاو کراوەتەوە شارانە یاخود شارە؟ ئەم شارانە پێشتر بڵاو کراوەتەوە بە دەنگی خۆی، بەڵام هەمووی کۆکراوەتەوانە. ڕەنگە شعری بچوک بچوک بن لە قەسیدەی جیاوازە کە بۆ خەڵک لێرە لە ناو سۆسیال میدیایە زۆر بڵاو بۆتەوانێ بە کورت و بە جیاجیا. لێرەدا لە بۆتەی یەک کتێبا بڵاو بێتەوانە کە 73 شارە. یەشێک لەو شارانی کامێ؟ شعری زۆر تایە ئەڵێ ئەو مەلانەی بە ئاسمانەوە ئەکوژرێن، گەر ئەستێرە و پەڵە هەور و باو هەتاویش تاوانکەران بەدینەکەن، ئاسۆش گوێی خۆی کەڕکالێیان، شاخ و ئاویش لە بیریان کەن، هەتەت تاقە درەختێ هەر ئەبێ بیان بیرێ و ناویان لەسەر ڕێگەکانی خۆی بنووسێ. دیارترینیان ئەم ماوەیە زۆر لە سۆشیال میدیا بەربڵاوە. من چی مەویست لە نیشتیمان؟ باڵێ ئەوە لە قەسیدەی ئێستا کچێک نیشتیمان مایە وازام ئەوەشتی تیا من چیم دەویست لە نیشتیمان جگەل لەوەی کە سینەکە درێژە و بەڵێ جیفانێکی بە حورمەت و ئەوە لێرەدا هەیە. ئەگەر بتوانێت ئەوە سکان کرد لە بارکۆدەکە بەدەنگی خۆی هەیە. هیچ تێکستێکی هەیە، هیچ بابەتێکی هەیە کە تا ئێستا بڵاو نەکرێتەوە؟ نەخێرار یادەوەری پاسیلێکی کەرکوچی بوو کە دوو بەشی لێ نووسی بوو لە ڕەشنووسیەکە دواتر من تاوام کرد و بڵاوم کردەوە. ئەوە دو دەستنووسی بوو کە بڵاو بووانێ. خۆشە سەناو بەناو کۆمەڵێک بابەت دروستەکەیت کە لەگەڵ دەنگی مامۆستایە ئەمە چیەمەیان؟ باڵێ ڕاستەکە ئەمە گفتوگۆی شعرین لە نێوان من و باوکمە. هەندێک جار ئەو بەشانی خۆمە نووسم و بەشانی ئەوی ئەوە، هەندێک جارش ئاڵوگۆڕی پێەکەم. گفتوگویەکی شعریەیە، پرسیاری شعریە لە باوک یەکەم خۆم هەموویە خوێنماوانێ، بەڵام بەشی ئەو دەنگەکەی ئایا گۆڕم بە دەنگی ئەو. زۆر سپاس بۆ بەڕێستان. لێرە ئیسماعیل تاڵەبانی دیکە فەرمیتە وەکو شاعیرێک بەرێکەوتنێت چی بووە تا ئێستا لەگەڵ مامۆستا شێرکۆبێکەسە؟ چی پێوتویت؟ سەرەتا بە خێراتنتانەکەم هەڵبەت ئاوڕێک لە مێژووی کاک شێرکۆبیتەوە دەبینین کاک شێرکۆ لە ئەدەبێکە پانتایکی گەورەی بۆ خۆی داگیر کردەوە، هەل لە دەربەندی پەپولەوە بیگرا هەتا ئاگاتە ئێستا کچێک نیشتیمانە. من لەگەڵ کاک شێرکۆدا بەرێکەوتنێکی زۆرمە بووە، هەل لە دەستگای سەردەم و هەل لە با بڵێن یەکێتی نووسەرانی کورد و تا دواتر ئەوەی کە لای من زۆر زیندووە و ئەمەوێت باسی بکەم کاک شێرکۆی ئەوەندەی تر جوانتر کرد لای من و گەورەتر کرد. دوو خاڵە ئەمێ لێرەیە ئاماژەی پێ بم. خاڵی یەکەمەوەیە کە کاک شێرکۆ لە حەفدەی شوباتە بە ئەرچی ئەخلاقی و پیشەی و ئینسانی خۆی ئێستا هاتە نەو ئەو خەڵکە و ئەو ئاپۆڕەی جەماوەرەی حەفدەی شوبات کە ئەمە کاک شێرکۆی ئەوەندەی تر لە نێو هەوادارەکانی خۆیدا خۆشەویستتر کرد و نوێ کردەوە. و ئەوەی کە دواتر ئەمێ ئاماژەی پێ بەم ئێستا کچێک نیشتیمانمە کە کاک شێرکۆ لەو کتێبەیە ئەوە ئاماژە بەواکە لە شعرەکانیدا کە ئەویش لە دواییدا تۆراوە و کچێکی کردووە بە نیشتیمان. و ئێمەش وەک شاعیران دەکرێت بگەینە ئەو حەقیقەت و ترۆ بکەین کە ئێمەش ئەو ڕێچکەیە بگرین. هەمومان لەم نیشتیمانە نیگەرانین و کچە بکەین بە نیشتیمانی خۆمان. چی بۆ ئامادە کردو ئەمڕۆ؟ چیمان پێشکەش دەکەیت؟ ڕەنگە ئەم تێکستەی من پەیوەندی بەم یادەوە نەبێ، بەڵام تێکستێکم بە ناوی دیدەنی ڕۆح کە هەمیشە ڕۆح
یاخود بە چاوی ڕۆح لە چاوەڕوانی ئەو کەسانەمان ئەو دۆست و ئازیزانەمانین کە ڕۆژانێک لە ڕۆژان لە دەستمانداون چی بە کۆچکردن بێ بە سەفرکردن بێ من پێم خۆشە بۆ ڕۆحی کاک شێرکۆ لێرەوە تێکستێکتان پێشکەش بکەم کە بۆ یەکەم جارە لێرەوە پێتان دەڵێم بێرەوە گیانی شیرینم سەر بدە و زوو بێرەوە ئەمە هەوارە چۆڵە بێتۆ تا مەسرۆم لە دێرەوە بیتەوە لام ئەم بەهارە وەرزی لێک ئاڵی نەبێ وەک ئەوەی نەخشی هێنابێ ڕازی من نەخشی نەبێ چاوەکەم بۆ دیدەنی تۆ هەروەکو تیشکی هەتاو ئاگری ناخ و هەناوم دەم بەدەم پڕتی نەبێ چاوەڕێتم نەو بەهار و وەرزی من کەی دەیتەوە وەک شنەبای سەر و باری دیدەنیم بشنەیتەوە فەرشی ڕۆحم ڕائەخەم بۆ لار و لەنجەکردنت چەندە جوانی ئەو دەمەی کە زاری تۆ دەکرێتەوە چاوەڕێتم تا دەگەیتە لای کەنار و بەندەرم چەند شیرینە خوێنی ئێمە تێکەڵی یەک بێتەوە سپاس بۆ ئێوە ئێسیسم جوان بەڕێزێ زۆر سپاس دەکەم بەڵێ کە جۆبیستی بوونەما تایبەتە بە یادی 13 ساڵەی کۆچی دوایی شاعیری گەورەی کورد شێرکۆ بێکەس